بەڵێ سەرکۆ سەحار بەیانیتان باش و هیوادارم ڕۆژێکی باشتان هەبێ. من ئێستا لە نێو زانکۆی چەرموم بە دیاریکراوی لە هۆڵم کە چالاکیەکانی تێدا بەڕێوە دەچێت. ئەلبەتە دوێنێ وەکو تۆ ئاماژەت پێکرد ڕۆژی گیانی زمانی دایک بوو، بەڵام بەهۆی ئەوەی لە نێو زانکۆی چەرموو داوامی فەرمینە بووە، بۆی ئەمڕۆ چالاکیەکان نێو زانکۆی چەرموو بەڕێوە دەچێت و بە دیاریکراوی وەکوتم لەم هۆڵە کۆمەڵی چالاکی دیاریکرا و سیمینار و پانێڵ و کۆمەڵێک لا خوێندکارەکان شەڕی تایبەت بەم ڕۆژە دەخوێننەوە و بڕیارە کاتژمێر دا لێرە لە زانکۆی چەرموو چالاکیەکان دەست پێ بکات و بۆ ماوەی چەند کاتژمێرێک بەردەوام دەبێت. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە میوانێکم دەبێت دکتۆر مستەفا ڕەزا کە یەکێکە لە ئەمەدەکارانی ئەم چالاکیانی ئەمڕۆی نێو زانکۆی چەرموو قسە دەکەم. دکتۆر سڵاوت لێبێ ئەگەر بێیت ئێرە قسەمان بۆ بکەیت. سڵاوت لێبێ و بەیانی باش ئەگەر ڕوو لە کامێرەکەم بکەیت. ئەم چالاکیە بە بۆنەی ڕۆژی گیانی زمانی دایک و لێرە لە زانکۆی چەرموو تا کاتژمێر چەند بەردەوام دەبێت چالاکیەکانتان چین بۆمان باسکەی سوپاس دەکەم. بەڵێ بەیانی جەنابتان باش، دەستان خۆش بێت، بەیانی بینەرانتان باش. هەڵوەتە ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێک کە ڕۆژی جیهانی زمانی دایکە، ئێمە لە زانکۆی چەرموو بە تایبەتیش بەشی زمانی کوردی و سەنتەری کوردستان ناسی لە سەنتەری چەرموو کە سەر بە زانکۆی چەرمووە چالاکی جۆراوجۆر ڕێکەخین لە نمونەی چالاکی زانستی و پانێڵی زانستی لەبارەی گرنگی و بەهاو ئاڵنگارەکانی بەردەم زمانی دایک، هەروەها چالاکی تایبەت بە خوێندکاران، ڕێخستنی چەند چالاکیەکی تر کە هەر لەم بوارەیە و گرنگی تایبەتی خۆی هەیە. ئێمە ئامانجی تایبەتمان یا ئامانجی بنەڕەتیمان ئەوەیە کە ڕاستی خوێندکاران ئاشناکەین بە زیاتر بە تایبەتمەندیەکانی زمانی کوردی بە گرنگی و بەهای زمانی کوردی. ئێمە بیرمان نەچێ زمانی کوردی بۆ ئێمە تەنها وەسیلە و ئامڕازی گەیاندون و پەیوەندیکردن نییە، بەڵکو زمانی کوردی ناسنامەمانەوە، زمانی کوردی ماڵی بوونی ئێمەیە. بۆیە ڕاستی لەم قۆناغەیە کە قۆناغێکی زۆر هەستیار و تایبەتە پەیوەست بە زمانی کوردیەوە، لەبەرەوەی ئەم قۆناغە ئەتوانین بڵین قۆناغێکە بەهۆی جیهانگیریەوە، بەهۆی گلۆبالیزیشن و تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەهۆی کۆمەڵێک پێشکەوتنی زانستیەوە ئەو زمانانەی کە خاوەن هەژمون و پرستژن لە ڕووی زانستیەوە، لە ڕووی تەکنیکیەوە، لە ڕووی لایەنەکانی ترەوە وا هەستەکەین کە بە جۆرێک لە جۆرەکان باڵیان بەسەر مەیدانە جیاوازەکانە کێشاوە. بۆیە ئێمە ئەمانەوێت گرنگی بەو ئاڵنگاریانە بدەین، بەو کێشانە بدەین، بەو گرفتانە بدەین کە دێنە بەردەم زمانی کوردی و زیاتر زمانی کوردی بە خوێندکارانمان ئاشنا بکەین، زیاتر زمانی کوردی خۆشەویست بکەین لای خوێندکارانمان، لای ناوەکانی داهاتوومان، بۆ لەبەرەوەی بیرمان نەچێت یەشێک لەو فاکتەرانی کە ئەبێتە هۆی مانەوە بە پێسکردن و دەوڵەمەندکردنی زمان بریتە لەوەی کە خۆشەویستی بکەین لای ناوەکانمان، لای مناڵان. بەڵێ دکتۆر مەبەستمە پرسیاری ئەوە لێ بکەم، کاتژمێردا لێرە چالاکیەکان بەڕێوە دەچێت لە نێو زانکۆی چەرموو. ئێستا بینەرانی کورسات نیوز و بە تایبەتی دانیشتوانی قەزای چەمچەماڵ مەبەستیان ئەوانیش بزانن ئایا تەنها خوێندکاران و مامۆستانی نێو زانکۆ دەتوانن بەشداری لەم چالاکیە بکەن، یا خۆت کەسانی دیکە ڕۆشنبیران دەتوانن بێن و بەشداری لەم چالاکیە بکەن؟ نا بێگومان جگە لە خوێندکاران و مامۆستایان ئەم چالاکیەکی گشتیە، چونکە خزمەتکردن و ڕاژەکردنی زمانی کوردی تەنها تایبەت نیە بە خوێندکاران و مامۆستایانی زانکۆ، تەنها تایبەت نیە بە ناوەندە ئەکادیمیەکان، بەڵکو خزمەتکردنی زمانی کوردی تایبەتە بە تاکی نەتەوەی کورد، ئاخێوەرانی کورد. بۆیە گرنگە سەرجەم ڕۆشنبیران، سەرجەم چین و توێژە جیاوازەکان، تەمەنە جیاوازەکان، ڕەگەزە جیاوازەکان بەشداری لەم جۆرە چالاکیانەیە بکەن و بتوانن بە پێی توانای خۆیان خزمەت بە زمانی کوردی بکەن. ئەمە ئامانجی ئێمەیە و زانکۆ ژێشێکە لەو ناوەندانی کە ڕۆڵی پردی پەیوەندی ئەبینێ لە نێوان چین و توێژە جیاوازەکانە. بۆیە ئێمە لەم ڕۆوە تەنها ئەم جۆرە چالاکیانەمان تایبەت نەکردەوە بە ناوەندە ئەکادیمیەکان و بە خوێندکاران و مامۆستایان، بەڵکو پێمان خۆشە هەموو چین و توێژەکان و ڕۆشنبیران بەشداری لەم جۆرە چالاکیانەیە بکەن و زیاتر دەوڵەمەندی بکەن. دکتۆر زۆر سپاس دکتۆر مستەفا ڕەزا مامۆستا لە زانکۆی چەرموو. بەڵێ سەرکۆ سەحار وەکو دکتۆر ئاماژەی پێکرد لە کاتژمێردەوە چالاکیەکان لە نێو زانکۆ بە دیاریکراوی لەم هۆڵە بەڕێوە دەچێت و بڕیارەکە بەردەوامی هەبێتان نزیک کاتژمێر 12 و هەروەها پرسیاری ئەوم دەکرد ئایا تەنها خوێندکاران و مامۆستایانی نێو زانکۆی چەرموو دەتوانن بەشدار بن. ئەو ئاماژەی بۆ کرد کە نەخێر لە دەروەی زانکۆش ڕۆشنبیران و قەڵەمبەرستان دەتوانن بێنە نێو زانکۆی چەرموو بەشداری لەم چالاکیە بکەن کە بە بۆنەی ڕۆژی زمانی گیانی دایکەوە لێرە لە سەرۆکاری زانکۆی چەرموو بەڕێوە دەچێت. بەڵێ ئەوە زانێرەکان بن لای من. دەست